باش لە سەدوی کراوەی کوردستان 24 لە یەکەمین کۆنفرانسی ڕۆژی نزای نیشتیمانی کە بەدەست پێشخەری سەرۆک بارزانی لە شاری هەولێر بەڕێوە دەچێت لەگەڵتانین لایەنە گرنگەکانی ئەم کۆنفرانسەش جێگەی باسن منەمەوێت لەگەڵ میوانەکەم لەسەر بابەتێکی گرنگ قسە بکەم کە پەیوەستە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەو پرۆسانەی کە لە ماوەی ڕابردوودا کاری لەسەر کراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لا کابینی نوێن بە تایبەتی لەگەڵ بەڕێز کەمال محەممەد ساڵح وەزیری سامانە سروشتەکان کە لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێ جەنابی وەزیر. بە سەرەتا لە پرۆژەی ڕووناکیەوە دەست پێ بکەین کە پرۆژێکی گرنگی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بوو. ئەم پرۆژەیە زۆر خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت. جەنابەت وەکو وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم لەبارەی پرۆژەیە چیڵی؟ طبعا ئەم پرۆژە ینی دەرەنجامی ئەو ئیش و کاری لەم کابینەدا هاتێکردن ئەنجا ئێمە گەشتنە ئەو قەناعەتە کە جەنابی سەرۆکی حکوومەت خۆ سەرپەرشتی و بەدواداچوونی ئەم پرۆژەی کردیتی. لەم کابینەدا ئێمە 1840 مێگاواتی کارەبای تازە بەرهەمهاتوو لەم کابینەدا ئیزافەمان کردووە بوو تورەکانی هەرێم. لوانە 500 مێگاوات خۆرمەلە، 750 مێگاوات بازیان، 165 مێگاوات گەرمیان، 300 مێگاوات خەبات، 329 دووەک و هەولێر و سلێمانیە پێشتر دیزل بوون. ئەو بوو چەندین ساڵ بوو هاتبوونە ڕاگرتن. ئێمە جۆری سوتەمەنی مە گوهارتن بۆ HFO ئێستا ئیش پێ دەکەن. محەتای دێرالۆک 38 مێگاوات، 1800 مێگاواتی تازە هاتنە ناوتورەکانی کارەبا جاتی ئەوی پێشتر کە هەمان بوون. دەرەنجام ئێمە گەشتنەوە و دوای ئەنجامدانی پرۆژەی سمارت میتەر کە 1400 پیوەری زیرەکمە ئەنجامدا بوون. ئەو پرۆژە پار مانگی حوت ئێمە دەست پێمان کردووە. جەنابی سەرۆکی حکوومەت مانگی و سەردانی ئەو گەڕک و ئەوانەژی کردن و لەسەر ڕاستپاردەی جەنابیان مەل گەڕەکەکانی فەقیر هەژاران ینی ئەوان دەست پێمان پێکردینە. ئێستا هەتا ئێستا 104,000 هاوبەشمان هەنە کە کارەبای 24 ساعتی تەنها یەک ژێدەر ئەو دەنگ و پیساتی مۆلیدات و ژینگە و ئەمانە و هاوڵاتیژی یەک حەق ئەدەت و هەر دەرئەنجامی تەقیمی ئەم پرۆژە المانگی سێ لەو 104,000 هاوبەشە 65 لە سەد لەو هاوبەشانە خوارە و 42,000 داوە. یعنی ماڵێکپارەکە کەم کراوەتەوە بۆیان 42,000 داوە. پێشتر هەمان ئەو ماڵانە چێبیت زیاتر لەم نرخە تەنها بوو مۆلیدات دابوو. ئێستا کارەبای نیشتیمانین گەل ئەوی تر ئەوە دەرئەنجامی مانگی سێ بوون. بۆچی باس دەکەن ئەڵێن نرخەکەی زیاترە یا بێ پارەیەکی زیاتر بدەنەوە پێوەرەکەی چۆنە؟ نەخێر نرخ تاوان نرخ ئەوی پێشتر لە 18 دەست پێت کرد هەتا 240 بە پێی سەرفیات ئەوە بووە. بەڵام پێشتر مثلا هەوڵاتی دو حەقتدا یەکدا مۆلیدە ئەوە حساب نەدەکرد تەنها ئەوی یعنی حکوومەت. ئێستا ئێمە الجاتی ئەوی مۆلیدە و ئەوی کارەبای گشتی هەردوو بووە یەک بجەمە هەکەم مقارناوی بکەی فعلا هەندێک زیاتر ینی هاوڵاتی ئەحساس پێ دەکەت کە پارەدایە. بەڵام هەکە هەردووە کۆ بکەت زۆر کەمترە لاوی و مانگانە هاوبەش بە مۆلیدە و کارەبای گشتی باشە. نزیکی لەوەی کە بگەینەوەی بڵین هەموو کوردستان نەتوانێت لە کارەبای ئەمە پلانی وەزارەت بۆ 2 ساڵە 2025 هەولێر دوهۆک سلێمانیە و سنتەری حەلەبچە سنتەری پارێزگاکان هەموو بۆچۆنەکانی مە ئەوەیە کە بیتە 24 ساعت و ئینشاڵڵا ئەوە جێبەجێش دەبێت. بەڵام شارەکانی تر وەکو قەزا و ناحیەوەوانە هەتا کۆتایی 26 ئەو پلانە سەرانسەری هەرێم جێبەجێ دەبیت و ئەمەژی بۆچی ینی با پرسیارە بیت بۆچی هەمووان پێک بەناکەن. چونکی لێرەمە پرۆژەی دابینکردنی غاز زیادکردنی غاز کۆرمۆر و 250 مەقمەقی غاز مانگی یەک هەتا 2 ساڵی داهاتوو زیاد دەبیت. طبعا ئەو زیادە دەبیتە ئەگەری زیادکردنی 1500 مێگاواتی تر لە ناوتورەکان لەومە لازم بڕیارەکان بە پێی ئیمکانیاتی تۆرەکانی. جەنابی وەزیرستا دانوستان هەیە لە نێوان حکوومەتی عراق و هەرێمی کوردستان و کۆمپانیەکان بۆ هەناردەکردنەوەی نۆتی هەرێمی کوردستان بەگشتی بزانم کە پێشبینی دەکەن داهاتوویم دانوستانانە باش بێت بە قازانجی هەرێمی کوردستان و هەروەها ئەو زەرەر و زیانە ئابووریە کە گەیشتووە بە عراق و هەرێمی کوردستان قەرەبووی بکاتەوە.
هەنگاوەکان چۆن دەبینن؟ طبعا ڕاگررتنی ناوتی هەرێم طرف تێدا نەبوو ئەوە داواک بوو حکوومەتی اتحادی وەزارەتی نەو لەسەر لایەنی تورکی کردبوو دەرەنجام 25 سێ 2023 ئەو نەوتە هاتە ڕاگرتن یعنی هەکە ئێمە حسابیکەن ئەوە دو ساڵ و تقریبا چەند ڕۆژێکە بەس هەکە ئێمە حسابکەن 2 ساڵ ساڵانە نەکەمتر 1 ملیار دلار زەرەری عێراقە بە هەرێم بە کۆمپانیەکان يعني هر سلايان سركي كحكومة اتحادي وحكومة هرم كومبانيا كان ضرر مندن يعني بو اما طبعا ناو قانوني بودجي 2023 حتى 25 كو بو 3 سال بو نرخك هاد بو ديار كردن 6 دولار بو انتاج ونقلي ناو طبعا كومبانيا كان حاضر نبون بو نرخه در انجام عراق جهشتوي قناعتك ام قانوني بودجه لازم هموار بكريت فعلا هاتا هموار كرن او 6 دولار لازم زياد بكريت فعلا وكو السلفك استا ريكوت نسر 16 دولار و استا كوبنا كان ايما بردوامن طبعا ام هموار كرنا جي ال 16 2025 ماوي 6 روز لازم كومبانيا كي راوشكاري تقييمي كلفة انتاج ونقل بكات اما لو مرحلة دانا همو بوچونا كاني ما همو متابعي ام ملفا كحكومتي هرم قال هندي نود بچ بلان روشتني نود لازم لاني كإنتاج او نوتا دكت كومبانيا كان اوانجي رازي بن السر ام اساسا الدواي 16 دو 25 حتى استا 8 كوبنا وهاتنا كردن الدوي الهجدي دو الدوي سي ششي سي دهي سي دوانزي سي البيستي سي آخر تشت البيستو يكي مانجي ديسا كوبنا وهاتنا كردن اما توقع دا كان كعراق كومبانيا كان راضي بكات چونك اما الضرري ويا زياتر الايما اوي ترجي بيشتر حكومتي هرم خطا بارده كردن كناهلت نود بچتو اوانا اما مانع مانيه بريغاش سومو او نوتا بفروشي داهاتي او نوتا بو خزينه حكومتي اتحادي بچيت بلام شايستكاني ام كومبانيانا لازم بدرين وتنها بابت استا كومبانيا كانن هكا وكو حكومتي هرم امال قالن حكومتي اتحادي جيل قالن بلام دبيت اوان قناعتي كاتا قشبينن كيتر دواي ام چارە سەرکردنی بابەتانە هەناردەی نەوت یاریمی کوردستان دەست پێ هەناردەکردنی نەوت ئێمە نەوتی خۆڕادەستی سومو دەکەن بۆ فرۆشتن و ئەوانە لازم لایەنی اتحادی زەمانات بتێتە ئەو کۆمپانیەکان داوا دەکەن عەقدەکانی ئێمە دەستکاری تێدا نایەتەکردن چونکی لە ڕووی قانونی عێراقی يعني بپی قانوني عراقينا هروها بپی قانوني اتحادينا دلين مادام عقدك الروي قانوني يا عراقي وهروها يا دوليجي للروي ياساي تواوبن دبيت جيبجي كدنجي تواوبي لو ما زياتر اما يكل دواكاري كومبانا كان دوامجي كومبانيا كان دلين او مستحقاتي ما او الله حكمتي بغا لازم بدنما يعني اما البيستو بينجي شاشي 2023 نزيكي 12 مليون برميل مرادسي عراق كردن بلام حتى استا عراقي 1 دينار و 1 دولار او نوتا يعني يعني كريي انتاج ونقل نداينا ام كومبانيان دالين چه زمانات هيا يعني استا اما انتاج بكنو رادس بكن وكو اواني تلينه يعني ام زمانات لازم عراق زياتر بيده يعني بيتانواي عراق بابنديم زمانتهم بابندياني خوي برامبر حتى استا نكديتي وما ازبج ما فكي كومبانيا كان يجي كداوای شایسته كان يقوم زور باش زور سپاس دكم بريز كمال محمد صالح وزير سامانه سرشتكاني حكومه ياري كردستان كلير لقل مان بو لاستوديو كراوي كردستان 24 زور سپاس بيوش كبينر مان زور سپاس